خولا بۆ ماوەی 5 ڕۆژ بوو لەلایەن دامەزراوەی فیم. ئەم خولا بۆ کەسانە بوو کە تەخەڕوجی کۆلێژی ئەندازیارین یاخود پەیمانگای تەکنیکی کارەبایان تەواو کردووە و ئەوانەی کە ئێستاش خوێندکارن. ئەم خولا لەم 5 ڕۆژەیە بە شێوەی نەزەری و ئەمەلی بوو. 4 ڕۆژی ئەوەڵی بە شێوەی نەزەری و کالکولیشن بۆ دیزاینکردن و بۆ سیستەمەکە، کۆتا ڕۆژ ئەمەلی بوو پیشانانی سیستەمەکان و پارچەکانی کە لەم سیستەمەیە بەکارهێنرێت. ئەم دەرچوانە توانیان سوودێکی زۆر وەربگرن بۆی فێر بن بە شێوەیەکی ڕاستی دیزاینی سیستەمەکان بکەن. زۆر سپاسی دامەزراوی ڤیمەکەم کە هەستان بە هاوکاریکردنی ئێمە بۆ کردنەوەی ئەم خولا. کردنەوەی ئەم خولانە گرنگە لە پێناو هۆشیارکردنەوەی خەڵک، لە پێناو بەکارهێنانی سیستەمی سۆلەر بە تایبەتی لە کاتی ئێستاە کە جیهان بۆ ئاراستەیە ئەڕوات ئەم سیستەمە بەکاربێنێ لە ڕووی ئەوەی کە سیستەمێکە بۆ ژینگە گرنگە و دەستکەوتنی وزەی کارەبایە بە شێوەیەکی پاک کە پێوترێ وزەی نوێبووەکان. زۆر سوودمان لەم خولە بینی کەوا یەکێک لە سوودە گەورەکان ئەوە بوو کە ئەم سیستەمانی کەوا دانرێن بە هەڕەمەکی بۆمان دەرکەوتووە کە ئەم سیستەمانە زۆر بەیان غەڵەت دانراون، مەسروفێکی زۆر کراوە لە بەرامبەر پاوەرێکی کە دەستیان کەوێ ئەتوانرا بە چێچێکی کەمتر ئەو پاوەرە دەستیان کەوێ.